السلام علیکم بینەرانی عزیز و خۆشەویست، جەژنتان پیرۆز بێت یاخوام ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێ. خۆشحاڵین ئەم جارەش لەم جەژنەش بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەبینەوە. لەلای یەکێ لە کەسایەتە دیارەکانی شاری هەولێرین، لەلای یەکێ لە مامۆستا ئاینیەکانین دەچینە ماڵی با بزانین ئەو چیادگاریەک چیادەوەریەکی هەیە لەگەڵ جەژندا و قسەیەکی خۆشیشمان بۆ ئەم جەژنە بۆ دەکاتن. ئێوە لەگەڵمان نابن. مامۆستا جان سلام علیکم. وعلیکم السلام زرگو درم یا خو بخیر بین یا خو بخیر بین صحتان تندرستان سلامتكم يا اخو جزاك الله مامۆستا لا جنابتم توي مسلمان ان شاء الله سلامت يا ربي يا خو بخیر بین سلام خو سلامتك ان سلامت شاء يا الله ربي مامۆستا جان فرم سلامت يا خدمت ان شاء الله. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دووبارە جەژنتان پیرۆز بێت. مامۆستای بەڕێز سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جەژنیشتان پیرۆز یا ربی. لا جنابتان ولتواي مسلمانان پیروز بین ان شاء الله. خی گەورە سەلامەتتان کە مامۆستا جان. با بزانم مامۆستا سەردانی و جەژنە پیرۆزەی چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا لخواي گەورە داواکارم ئەو جەژنەی بکاتە خێر و بەرەکەت و تەواوی مسلمانان دنیا و لە بۆ مسلمانانی کوردستان و بە تایبەتی لە بۆ مسلمانانی غەزا کە خوای گەورە بکاتە جەژنی سەرکەوتن و جەژنی دامەزراندن و جەژنی لە ناوچوونی دوژمنانی ئیسلام و بەشەریەت ئینشاء الله. وەرە خوای گەورە داواکارم لەو جەژنە ئینشاء الله کۆتایی بە هەموو ئەو قەیران و چێشە و بینە و بەردانە بینی. طبعا جەژن خۆی لە خۆی واتە گەڕانەوە، یعنی گەڕانەوەی خۆشی کە ماموو ساڵێک کە دەگەین بەو دوو فەریزە گەورێت چ حەزە و چ ڕەمەزانە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە پاش ئەوەی کە مسلمانان ئەو پەڕی جوهد و تاقەت و توانای خۆیان سرف دەکەن لە خوای گەورە دێنە پێش و دەست دەخەن ناو دەستی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەست لەملانی شەریعەت دەکەن، ماڵەکانی خوای گەورە ئاوادان دەکەن، بڕیار دەدەن ببنە بەندەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە خوای گەورە ڕووی خێر و خۆشیان تێدا دەکات. لە پاش نەتیجەش خوای گەورە کە لیان خۆش دەبی و ئیعلانی لێخۆشبوونی خۆی دەکات. ئەو شەوەی کە بەیانەکەی جەژنە خوای گەورە فەرمێ ئەمە لە گوناهی تەواوی و گونەحبارانی ئومەتی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم خۆش بووم. بۆیە بەیانەکەی ئەمەش دەیکەینە جێژنە و دەست بە جێژنە و دەست بە ئەڵڵاهو ئەکبەر دەکەین. ئەو جار بۆندەش ناوەسین کە نێژی جێژن دەکەین، بەڵکو بەسەر یەکدر دادەسوڕێنەوە و هات و چۆ یەکدر دەکەین و سەردان یەکدر دەکەین و دەست دەخێن ناو دەستی یەک و موعانەکە یەکدر دەکەین و گردن یەکدر ئازاد دەکەن و داوای تەقەبەڵ الله منا ومنکم داوای قبول لە یەکدر دەکەین و ئەلەو ڕۆژە خۆشی دەردەبرن و ئەو خۆشیش لەسەرمان بەدەردەکەوی نەکەر ئێمە لەسەر منداڵەکانمان گەورەم گەورەمان هەتا دار و بەرد و ژیان و ژینگە هەمووی بەشداری ئەو جەژنە و ئەو کۆیف و ئەو خۆشەی دەکات. بۆیە ئێمەش وەکو مسلمان وەکو مامۆستای ئاینی دیارە سەردانی خەڵک دەکەین و خەڵکی بەڕێزی دێن سەردانمان دەکەن. ئێمە کە نێژی جێژنمان کرد لە پاشەوەی کە جەژنی پیرۆزانەمان کرد خەڵکی مزگەوت ئەوجا لە پاشان کە دەگەڕێنەوە دواتر پێکەوە لەگەی خەڵکی گەڕێک دەسوڕێنەوە و جەژنە پیرۆزانەی لێکدر دەکەین ماڵ بە ماڵ لەگەر منداڵ لەگە گچکە لەگە گەورە. ئینجا پاشان کاتێک سەردانی کەس و کار و خزم و دۆست و خۆشەویستەکانی خۆشمان دەکەین. مامۆستای بەڕێز با بزانم خۆشترین کاتی جەژن چ کاتێکە لە لای مامۆستا؟ خۆشترین کاتی جەژن ئەلحەمدولیلا کە خوای گەورە تەوفیقت دەدا کە دەتوانی بەو کاری هەستی کە خوای گەورە بە توی سپاردیە ئەتوش بەو پەڕی دڵسۆزی و بەو پەڕ ڕێک و پێچی وەکو خوای گەورە داوای کردی وەکو پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەنجامی دایە کە کۆتایی پێدەینی بەڕاستی ئەو کاتە ئینسان زۆر هەست بە دڵخۆشی دەکە. بۆی ئەمن یعنی لەو کاتێک کە مانجی ڕەمەزان تەواو دەدبی و لە پاشەوەی کە نێژی ئیشا دەکەین و تەکبیری جێژن لێ دەدرێ هەست بە خۆشێکی زۆر دەکەم و بە تایبەتی بەیانەکەش کە لە دوای نێژی جێژن دێمەوە کە خوای گەورە تۆفیقی دام توانیم بەخۆم ئینجا لەگەر ماڵ و منداڵەکەم و لەگەر خەڵکی مزگەوت کە توانیمان ئینشاء الله بە تەوفیقی خوای گەورە سوبحانەهو وتەعالا شتەکان ڕێک بکەین زۆر دڵمان خۆش دەبێت. وەلەو
ئەمە هەموو ساڵێک سەر و دەرمان دەگرن ینی کۆمەرە کێشەوە بینەوە بەردوو دەگەن بە تایبەتی خوشک برایانمان لە تەواوی دنیا بە تایبەتی لە غەزا بەڵام لەگەر ئەوەشدا ئەوە وامانە نەکە ئەمە جەژن نەکەین ئەوان نەکە خۆشی دەرنەبڕین بەڵکو هەر جێژنی خۆشمان دەکەین جا بە نسبەتە خۆم ئەو کاتێک کە بەڕێک و پێچی ئەوەی کە لەسەرمە ئەنجامی دەم بەرامبەر خوا و بەرامبەر بە خەڵقی خوای زۆر دڵم خۆش دەبی. باش مامۆستا کە لە مزگەوت دەگەڕێتەوە لە دەرگای ماڵ دەداتن چێ پێشوازی لێ دەکا و یەکەم کەس چێ کە جێژنانی لەگەڵ دەکا لە ماڵەوە؟ تەوانی یەکەم کەس ئەوە خێزانمە یانێ من دوایی بە خێری لۆ دەکەم ڕاستی پشتیوانمە لە پاش خوای گەورە بە تایبەتی لە باش داچشم کە چۆن ڕەحمەتی خوای بەڕاستی تۆ من وەکو خەدیجەیەک وایە یەکەم کەسێک جێژنە پیرۆزان لەگەڵ دەکەم ئەوجا لەگەر کوڕەکان و کچەکان و بووکەکان و نەوەکان لەگەر ئەمیان دەکەم. ئەی خەسوود مایە دوو خەسمە بۆ چۆن سوینە ڕەحمەتی خوای خوای گەورە خاتە بەهەشتەوە مامۆستا. اللهم آمین اللهم آمین. مامۆستا چۆن دوو خەسوود هەبوو؟ من خەزورم خدا عەفوکی عەرەبی خێزان یەکەمی وەفات کرد کە دەکاتە داچی مەلاژنی لە پاشەویش نەچکە هینا ئەلوێ دوو خەسم هەبوو. یعنی بینەران تێ بگەن کە دوژنت نەهینایە. نەخێر ناوەڵڵا باوچەی جارەی لێ نییە. خوا سەلامەتکە مامۆستای بەڕێز. مامۆستا ئەگەر کەمێک بگەڕێینەوە سەردەمی منداڵی ئەو کاتێک کە مامۆستا لە تەمەنی منداڵی و لاوێتی و تا قۆناغی گەنجیش چ شتێک زۆر چێژ لێ دەبینی و زۆر خۆش بوو بەلاتەوە و ئێستاش کە بەبیرت دێتەوە ینی چێژ لەو کاتانی ژیانت دەبینی پێت خۆشە بگەڕێەوە بۆ ئەو ساتی ژیانت؟ وەڵی تەبعاً شتەکان زۆرن بەڵام ئەوەی کە زیاتر ئێستا لەبیرم بی یعنی لە هەموو کاتان خۆشتر ئەو کاتە بوو کە بابم بە ڕەحمەت بی دەگەڕەوە ماڵێ یعنی کە غارمان دەدا پێشوازی مالێ دەکرد ئەو شتێک کە پێ بوو لێ ماوەردەگرت ئەو زەکە بام داتەوە تەبعاً ماندی بوو لە ئیشێ دەگەڕاوە ئەو کاتانەی کە لە خزمەت پێی بوو پێم دەشێلا ئەو کاتانە زۆر دڵم خۆش بوو یان ئەو کاتانەی کە داچشم توشتە ڕەحمەتی خوای ئەو کاتانەی کە سرم بەڕانی دەکرد یان سرم بە باوشی دەکرد هەتا ئەو دوایەش ینی ئەو کاتانێک کە هەستم بە بێتاقەتی کرد بەیانەتا هەستم بە نەخۆشکرد هەر خۆم بە باوشی داکمدا دەکرد یعنی بەڕاستی ئەو باوشانە ینی باوشی گەرم و خۆشم زۆر چێژم لیان دەدیت تەمەشتی تریشێ بەڵام ئەو دوشتە زیاتر. باش مامۆستا بەر لەوەی پرسیاری دیکە بکەم با بزانم مامۆستا لەگەڵ ئەم خواردن و خواردنەوانەی بە تایبەتی لە جێژن هەیە بۆ نمونە چەرەزە و مامۆستا کولیچێ و کێکە درت بۆ کامیان زیاتر دەچی و لەگەڵ کامیان زیاتر علاقەت خۆشترە بینت باشترە؟ بە خودای جێژن هەمووی خۆشە ئەوەی کە لە جێژنیش پێشکەش دەکرێ هەر هەمووی خۆشە بەدیتنی چێژ دەکەی بە خواردنی چێژ دەکەی بەڵام ئەمە زیاتر و زۆرتر یعنی حەز لە قەسب دەکەم ینی زۆر کەیفم بە قەسب دێ زۆر قەسبیش دەخۆم کولیچەشم هەر پێ خۆشە بەڵام زیاتر قەسبی دەخۆم چایم ئەز لێ قاوم ئەز لێیە شتانش لێزەتی لێ دەکەم. مامۆستا خواردنی جێژنت بەیانیان جیاوازی چیە لەگەڵ ڕۆژەکانی دیکە؟ تەمان دەبی فەرقی هەبی ئەمە وەکو خەرچی هەولێر و هەولێریەکان ینی قەدیمەن لە بۆ جێژن ئەمە دایمەن بەیانیان برین شیو لێ دەندرێ هەموو بەیانیان کە شیوش لێ دەندرێ دایمەن خواردنەکی سەرەکی هەولێر و هەولێریەکان ئەوەی برنج و قەیسیە. قەیسی دەبی لەگەربی ڕوکنی خواردی جێژنەگەر قەیسی لەگەر جاشتێکی خۆشم بەبیراتەوە کاک حاجی غازیە ساحیبی گەزغازی خوای گەورە تەمەنی دێش کە ئێستا زەم نەخۆشە خوای گەورە شیفایدا ساری وەزەم 2002 لە حەجێ بوون تەمان لەگەر هەولێریەکان چوو بوون لە دوای ئەنجامدانی نێژی جێژن ئیدی خەڵک غوربەت یاردەستی و دەگریێ و ئەمجا عازی غازی دەگوت ئەوانە لۆ خوای ناگرین هەولێری گوتیان کو ئەوە یەکەم جارە سبەینەی بکەنەوە نێ خواردی جێژنێ بخۆن برنج و قەیسی لەگەر نەبی دەگوت لۆ برنج و قەیسی دەگەڕێن چێ برنج و قەیسی لەکەن هەولێریەکان شتێکی تایبەتە. ڕاستەکەی مامۆستا خوا سەلامەتکە. جا پێم خۆشە مامۆستا جەنابەت شتێک بخۆی جێژنەوە با بزانم ئەی خوای گەورە پاداش کاتۆ ئینشاءالله سەلامەت بەڵام نە چایەکەی دەخۆم ئینشاءالله خوا سەلامەتکە جەنابیشتان ئەگەر سەفەرمون بخۆن ئینشاءالله چۆن بەڕاستی شەکرەشم لێ دەبی ئاگاشم لەخۆم بی خوا سەلامەتکە چاکەش بەبێ شەکر دەخۆم دوای چ پاقلاوەکەی لێ نەکەن داگە مامۆستا چوویتە سول عەشی پاقلاوە نێدوشێ پاقلاوەی خواردوایش گوتی چاکی تارم لۆ بینن ئەوە کارەکەی چی بووە من بە سول عەشی بووم زۆر ماندی بووم لە عەسری هەتا تەقریبی دەی شەوی زۆرم برسی بوو لە برسان ئاگام لەوەی نەمابوو دوێ چار پاقلاوە خۆ دوایش گوتم چاکی تارم لۆ بینن ئەوەش بەبێ شەکر دەخۆم بسم الله. مامۆستا بێگومان مامۆستایانی ئاینی بەحکمی کۆمەڵایەتی ترن و لەگەڵ خەڵکی زۆر تێکردن و خەڵک دێتە لاتان ئێوە ئێستا لای خەڵکی یادگاری یان بەسەرهاتێکی خۆش هەیە
ئێستا بتوانین بۆمانی بجێڕیتەوە؟ والله دووشتم لەو دەمەی لەبێری یەکیان ڕەمەزان بوو، یەکیان لە جێژنەی بوو. ئەوەی کە لە ڕەمەزان بوو ئەمە ئەو کاتی لە ڕووناچی بووم، نێژ ئێشەیەمان کردو چاوەڕێمان دەکرد ئەرێ ڕەمەزانە یان ڕەمەزان نییە. ئەو کاتی ئەمش گوتمە خەڵکی و نێژی شایمان کە دێت چاوەڕێ دەکەین. وەڵاو کاتی بۆ بزانم کاک حاجیان وەر سەبا تەلەفۆنەکەم لەوی کردن، کاک حاجیانە تو زیرەکی دەزانی کاکە عالم ڕاوەستێت چاوەڕێ دەکەین تەراویح بکەین نەکەین جێژنەیە ڕەمەزان یان ڕەمەزان نییە. وتی وەڵی مامۆستا بەغدا کردیتێ پردێش کردیتێ چاوەڕەکە جواب بدەمەوە. وەڵام مەش چاوەڕمان دەکرد دوای تەلەفۆنش کرد وڵام مامۆستا بۆ ڕەمەزان. جەماعەت گوتن هات چی مامۆستا؟ وتم وەڵی کاکەوە ڕەمەزان هاتبوو لە سەرترێ پردێ ڕیان کە داوای کەفارەتیان دەکرد دیارە کەفارەت چوو ستەوە داخلی بوو بۆ ڕەمەزان. وەڵا لە مزگەوتێ بۆ پێکەنی خۆشی ئەوە یەکیان. هەر ئەو ساریش بووە بزانم سبحان الله دیسان کێشەک دروست بوو گوتیان جێژنەیە، گوتیان جێژنە نییە. دیار بوو سلێمانی کرد بێ جێژنە لێرە بنەسراوە کرد بێ پردێ بەغدا هەموو کرد بێ، بەڵام لە هەولێرێ نەکرابووە جێژنە. ئەو کاتیش جەماعەت لە مزگەوتی گوتیان مامۆستا چ بکەین چ نەکەین بزانین جێژنەیە جێژنی. وتم ڕاوەستن ئەینێ کە سەردارە فەندیە بۆ ڕەحمەتی خوای لێبی لەگەی پێکەوە چووی سەردانشی مامۆستا سەید محەممەدی پیرداوەتی ماگە چوونە سەردانشی مامۆستا عەبقادری بە هەرکەشمان کرد مامۆستای خۆم خوای گەورە شیفای دە و تەمەنیشکە کە چوومە خزمەتی گوتمەری مامۆستا ئەمە چ بکەین بزانین جێژنەیە جێژنە وتی وەڵی کوڕی خۆم جێژنەیە، بەڵام لەبەرەوەی مادەم لێرە ناکردێ جێژنە جێژنەی بەدزیە کەواتە نابێ ئەلان بکرێ لەبەرەوەی مادەم لێرە ئەلان نەکرێ. مش گوتمە جەماعەتی کاکە هاتمە وتم الله ئەکبەر الله ئەکبەر کرد ئەوە جێژنەیە ئەدێک الله ئەکبەر نەکرد دیارەوە جێژنە نییە. وەڵاوە چی هاتمە و خەبەرەکەم مەگرت چیان چ بگوتم الله ئەکبەر کاکە جێژنە چی بەدزیە. وا سەلامەتتان کە مامۆستای بەڕێز. مامۆستا چ شتێک هەیە خەڵک لەلای خەڵکی بۆتە دیاردا، بەڵام ئەوە لەگەڵ شەرعیەک ناگرێتەوە، تەنانەت ناو کۆمەڵگای کوردیش بۆتە دابوونەری تێک لە جەژنان کۆمەڵی شت هەیە ئەنجامی دەدەن. جا پێویستە ئەو شتانە چین کە پێویستە خەڵکی موسڵمان بە تایبەتی دەستبەرداری بێ وازی لێ بێنێ، ئەگەر هەیە کەمی بکاتەوە ئەوانەی کە لەگەڵ شەرع ناگونجێن. طبعاً لەوانەی ئینسان دەبینی بەداخەوە شەوەکەی یعنی جەژن ناخەوی بەیانەکەی نایاتە نێژی جەژن لەو سنەتە گەورە و لەو مەراسیمە گەورەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامادە بووە و داوای کردی لەو ئافرەتانێک کە لە سووڕی ماگانەشن بەشداری بکەن فەرمووی نێژمان لەگە نەکەن بەڵام بەشداری خۆشەکەمان بکەن. ئەو یەک لەو شتانە ئومێدەوارم یعنی خەڵک یعنی ئەو ڕۆژێک کە ڕۆژی جایزەیە ڕۆژی پاداشدانەوەی ئامادە بین. نقطەی دووەم ئەوەی کە خەڵک ینی ئێستاکە وەی لاتیە ئەوەندە جێژنیان زیاد کردیە یعنی جێژنیان کردوتە شتێکی احتیادی لەگەڵ خەڵکی وەلو وەکو مسلمان بۆنەمان زۆرە بۆنێ ئاینمانێ بۆنێتەوەی بەڵام وەکو جێژنە لە دوو جێژنەمان زیاتر نییە. هەندیان جێژنە زۆر کردوەی لێبێ جێژنە تەشەکی ئەتیادی بووە تەمەشا دەکەی خەڵک لە ڕۆژی جێژن دەخەوی ڕاستیەوە کارەساتە لە جێژنی غێری مسلمانان ناخەوی ئەوە سەرسارە و بینە و باڵەنتاینە و چییە بەڵام لە جێژنی مسلمانان دەخەوی ئەوە شتێکی زۆر زۆر کارەسات. ئەمە زاروێ ئیسان چوتە ماچە دەکەیدایە پاشدە دەقرێت دەکەی کابراتری فەرمو خێرە مامۆستا تۆم با بە جێژن و جێژنانی هاتینە یعنی خەی بە چای بۆ بووە. نقطە چکە ئەوەی کە خەڵک دەچێتە سەر قەبرستان تەمان ڕۆژی جێژن ڕۆژی خۆشیە ڕۆژی ئەوەی نێت بچیت تازەی نوێکەوە تەبعا نوێکردنەوەی تازێ بەڕاستی دروست نییە بەیانەکەی هەر هەمووی دەچێتە گۆڕستان بامە بەدەریم بڕۆنە گۆڕستان سەردانی گۆڕستان بکەن بەڵام کاتێکی لۆ گۆڕستان دابنێت دەکرێت سبەینەکەی لەگە مارومداری خۆت نانی دەخۆی وە جێژنە پیرۆزان دەکەی پاشان بڕۆ ئەسرەکەی بڕۆ کاتێککە بڕۆ نەک ئەتو ئیلا لە کاتی جێژنە و جێژنە پیرۆزانە یعنی وایە خواردنی ناکە یعنی جێژنەی لە خەڵکی تارەکە بەڕاستیەوە زۆر ناڕێکە ئینجا پاشان ئەو تێکەڵاویە ینی بەڕاستی چێکی زۆر زۆر ناخۆشە ئیختیلات ئێستا الحەمدولە خانەکان ئێستا زۆربەی زۆری فراوانە چ پێش دەکەژنی پیا و تێکراو بن یان تەوقەکردن لە نێوان پیا و ئافرەتان بەڕاستیەوە زۆر زۆر حەرامە پێغەمبەر دەفەرمێ زینای دەست تەوقەکردنە دەست درێژکردنەوەشە زینایە خوای گەورە پەنامان دەنوێ ئەوەش بەڕاستی دروست نییە ینی ئەو پێخۆش ئەو شتە نەمێنێ بە ناوی مۆدێرنی و بە ناوی شارستانیان بە ناوی کرانەوە بەڕاستی ئەوە بەی شێوەچی دروست نییە. ئیهمالکردنی مندار ینی بەداخەوە
ئەوڕۆمە منداڵمان پشتگوێ خستێ ئیمالمان کردێ کەچی یعنی دەبی ئەمە لەو ڕۆژە مندارەکان لەبیر نەکەین بەرجی جوانیان بەبەر بکەین کاتی خۆشتێکی زۆر زۆر جوان بوو ینی جێژنانە هەبوو یعنی ئەو ڕۆکە ئینسان ئەو جێژنان ئێستا الحەمدوللا ئێستان بخۆم وامە یعنی مامۆستایەکان وانە بەرێ ئێستاش ئینسان ناو بەرچی دائیمەن و سەرستانی 1250 دادنێ شتێکی خۆش ئەگەنا بەشتێکی شیرن چگولێتەکە بەدام لێکە لەبەرکرد دادنێ میم ئەتوو دڵی مندارێکی خۆش بکەی و دەستی بەسەدابینی و لەبەر دەرگاک لە دەرگاکانی باشدۆ و کەسانی کە دڵی مندارەکان خۆش دەکاتن یعنی هیمالکردنی مندار ئیوای ئەوەندە پارەی دەداتە منداری نازانی ئەو مندارە لە چ سەرفی دەکات چ دەکە یا منداری بەڕڕا دەکا بە کەیف خۆی لە شوێ دەرەچی بەڕاستی ئەوە کارەساتە بەرێ مندار جێژنی دەکە بەڵام ئەم منداری ئیمان ناکەم یان ئەو جلو بەرگ و بێ سەروبەرێ کە هەیە ئینسان بە ناوی جێژنەکە ئەنەما گلۆپی سەوزی لۆ پێکرایە سەر و گەردن و سینگ و ئەو بەڕاستی خراپ پێستەوەی لاتیە ناو گەنجەکانیش مشکۆ جۆرە ستایلێک پەیدا بووە ئەوە خۆچوانە لە کافر و خەرچی خراپ خەرچی ڕەوەش نزم ئێمە بەڕاستی زۆر زۆر ئاگادار بین نەکەوینە ژێر کاریگەری ئەو شتن چۆوەکو مسلمان ئادابی خۆمان هەیە مامۆستا با بزانم هەر لە خۆناغی منداڵی هەتا وەکو ئێستا چ یادگاریەک چ یادەوەریەک هەیە لە جێژندا کە لە بیرت مابێ هەم لە جێژنانە وەرگرتن هەم لە شتی دیکەش طبعا ئەوەی کە لە کاتی جێژنە کەمە منداڵ بووینە بەڕاستی یعنی کە بەرجی تازەمان بەبەرکردیە و کا ڕۆژەکەی چوینە دەرێ و کاتی خۆی بن لەیلوگان هەبوو و ئەمەیان برتەوێن دەرێ و سواری چەرخوفەلەکیان یا کاتی خۆی کەر و عەرەبان هەبووە لە پشکەر و عەرەبانەی سواکردنەوەنە بەڕاستی قەت لەبیر نەکرایە ئەم لەوانە یعنی یەک لەوە کارێەوەی کە ئەم بە مامۆستا و ینی حوبی مەلایەتی و دین و مزگەفتم مەبی من ئێستاش دوعا لەو مامۆستایە بەڕێزەی دەکەم کە ئەو پیاوەڕێزە لە جێژن و غێری جێژن سبحان الله ئەو مامۆستای بەڕێزە دائیمەن بەرچی پڕ لە بەداملی و چکرێت و ئۆشتانە بوو کاتێک کە دەهات لە کۆرانی بەدەر دەکەت ئەمە لێی خردەبووینەوە یەک بێکی ماز دەکردین لە بەداملی و ینی چکرێت وشتانی دەدانێ یعنی ئەوەی لێکت ئەو مامۆستا بەڕێزەمان خۆش بوێ مزگەوتمان خۆش بوێ نێژمان خۆش بێ هەر ئەوە کاریگەر لە سەندروست کرد کەم بمە مامۆستا یعنی محەبەتی مامۆستا بکەوتە ناودرم ئەوە قەت و قەت لەبیر ناکەم لە زۆر مناسبەتانیش باز دەکەم ئێستاش ئەمن لە مزگەوتێ و لە دەرێ زۆر گرنگی بە منداڵی دەدەم چ کاتی خۆی منداڵم و گرنگیان پێداوم باوشەیان کردیمەوە و شیرناتێکیان دامێ دەمێ ئەبە شێوە ئەو منداڵ لە پاشە ڕۆژ نەفسی کاریگەریان لەسەر دروستکەم محەبەتی مامۆستا و ڕیش و مزگەوت و ئۆشتانە هەتا من لە بەردەرچی مزگەوت سەعاتی تۆپانەم لەو منداڵان دروست کردیە بۆ تاکولی من دەرێت تۆپانێ بکەن بە واستەی تۆپانێ بێنە مزگەفتی ئاوەچی بخۆن تۆقەچیان بکەم دەستیان بەسەدابینم دەستەچیان پێ بنم بەڕاستی ئەوەش ئیسفادەی زۆری هەبووە ینی ئەو گەڕەکەی کە من هاتمێ بداتی وانە بۆ زۆری بۆی زۆری مندارەکان مەسەرم وامە کاتی خۆی مندارم هێرکەیان بردیە شتیان بردیە بەڵام ئێستا ماشەڵە مویسانی گەورە و ڕێک و پێک و محتەرەمیان لێ دەرچووە باش مامۆستا دەبینیم زۆر ڕووخۆشی دەوە پێکەنینی ئەوە لە چیوە سەرچاوی گرتیا یعنی لە گەنجاندی قەت دەدەم هەروای لەگەڵ منداڵان هەروای لەگەڵ کەسی بەتەمەن هەروای ئەو ڕووخۆشی و زەردەخانە سەرچاوەکەی چییە؟ سەرچاوەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێت تەبەسومک في وجه أخيك الصدقة کە پێغەمبەر سەڵسەڵام فێری کردینە مە دائیمەن ڕوومان گەشتبی یعنی ڕوومان کراوەبی لەبەرەوەی ئەو ڕووخۆشیە بە سەدەقە ئیسێ بەجێ ئینسان بەرامبەر بە خێزانی بە منداری لەگە بوچی لەگە زاوای لەگە مسلمان لەگە تێکڕای خەڵکی بەڕاستی ئەوە تەئسیر و کاریگەری خۆی دروست دەکات لەسەر بەرامبەرەکەی هەتا لە وەڵامدانەوەی سەلام هەتا لە کاتی تەوقەکردن و معانەقە و باوەش پێکداکردن ئەوە هەمووی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ مایتەوە ماتەوە پاشانیش یعنی ئەوەمان لە مامۆستایەکانی خۆمان بینێ و هەیان فێرکردینە و وەواشمانە داک و بابم و کەسوکاری خۆمان دیتیە مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە چۆن لەم جەژنە لێبوور دەبین لەگەڵ یەکدا ئاشتەوا بین لەسەر شتێکی بەسی دڵمان لێگەێشایە عادزبوونە گڕوویدایە خۆ دنیا کاول نابی ئەگە گەردن یەکدری ئازاکەین طبعا بەخۆی ئەمە قورئان بۆ چ دابەزیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆچی هاتیە هەموو عیبادەتەکان وچتاندرا بە تایبەتی مانجی ڕەمەزان ئەمە کەسی ڕۆژ بە ڕۆژی دەبین شەو و نێش سندوکردنەوە دەشەوەکەی کۆتایی شەوی قەدر بەخۆی هەموو لە بۆ یەک شتیە کە عەفوی خوای بەدەست بینین عەفوی خوای چەگەر خوای گەورەمەی عەفو کردەوە بەخوای ئەوەی ئەمە دەمانێ و زیادەوەی کە دەمانێ خوای گەورە سبحانه وتعالى پێمان دەدات عەفوی خوای کو بەدەست دەینین ئەگەر ئەمە یەکدر عەفو نەکەین خوای گەورە عەفومان ناکە زۆر خۆشحاڵ بووین بە دیداری جەنابەت یاخوا دووبارە جەژنتان پیرۆز بێ مامۆستای بەڕێز ئەگەر لە کۆتاییدا شتێکت مابێ ئێمە جەژنی جەنابتان و ستافەکەتان و بینەرەکانتان توای مسلمانان پیرۆز بی
وڵی ئومێدەوارم یعنی ئەمە ئەو مانگەی ڕەمەزان کە لەگەر خوا و لەگەر پێغەمبەر ساڵ لەگەر ئیسلام بووین لەگەر مزگەفتی و نەفلەکە حیجاب هەستمان بە چ بەرەکەتەچ کرد هەستمان بەس ئاوتش کرد ئومێدەوارم لە بۆ 11 مانگەت کرد چ ڕەمەزان بی ئەوەی لە ڕەمەزان کردمان با لە پاش ڕەمەزانیش بەردەوام بین ماڵەکانی خوای گەورە چۆر نەکەین دەست ناو دەستی پێغەمبەری خوای دەرنەینین پشتێنی پێغەمبەر بگرین ئەو کات تاکو خوای گەورەی خێر و خۆشیمان تێ بکەن ئینشاءڵڵا بینەران دووبارە و سێبارە یاخۆ جەژنتان پیرۆز بێ ماڵتان ئاوەدان بێ دڵتان خۆش بێ هەمیشە ژیانێکی بەختەوە و ئاسوودە بەڕێ بکەن تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ